لە دوای ساڵی 2014 حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پشتیوانێکی کردی سوتەمەنی ڕاگرتووەوە بە بیان و ئەوەی قەیرانی دارایی هەیە ئەو بیانوانەی کە قەت نابڕێتەوە لە هەرێمی کوردستانەوە بیانوشن بۆ تەنها دەوڵەمەندکردنی ئەو بەرپرسانەی کە گیرفانیان پڕنابێ و خەمی خەڵکیان نییە و تەنها خەمی گیرفان و بانق و کورسیەکانی خۆیانیانێ ئەگینا نەوت لە هەرێمی کوردستان دەرەهێنرێ نەوت لە هەرێمی کوردستان ئەبرێ بە وڵاتانی دیکە هەوڵاتانی دیکە نەوتی هەرێمی کوردستان بەکارهێنن بەڵام بەداخۆ هاوڵاتیانی ئێمە بنزین لە وڵاتانی دیکەەوە بۆیان هێنرێت و بە نرخی بازرگانی و بە کوالێتی خراپ و بە شێوازی مەگەر خۆیان ئەو بازرگانانەی کە هێنن سەری لێ دەرکەن چی ئەهێنن و چۆن ئەفرۆشن و چەندێک خێرەخەنە سەری هاوڵاتیانە بێ باجەکەی بدەن و ئەو بەرپرسانش کە شەریکە کۆمپانیا و شەریکە بنزیخانە و شەریکە عقدی کۆمپانیای نێودەوڵەتی هێنانی سوتەمەنیان هەیە ئەبێ چاویان لەو موچەکەمەش بێکە موچەخۆرانی هەرێمی کوردستان بەم جۆرە وەریەگرن لەم بەناحکومەتەی هەیە. هۆکاری گرانبوونی بنزین بەڕاستی هۆکاری یەکەم وەزارەتی سامانە سروشتیەکانە ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی باڵای نەوتوگازە کە هەر بەناو بوونیان هەیە نازانین کاریان چییە ئیشیان چییە و خزمەتیان چییە. هاوڵاتی ئەمە نەوتی نییە هاوڵاتی ئەمە بنزینی نییە هاوڵاتی ئەمە گازی نییە کارەبای ئەوەیە یعنی تر نازانم ئەنجومەنی باڵای وزە و ئەنجومەنی باڵای نەوت و گاز و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی سامانە سروشتیەکان و ئەم هەموو ناوە قەبە یانی چی یعنی چی خۆیان سەری لێ دەرەکەن یعنی بۆ نمونە ئەوەی ئێمە چەند مانگی ترەچینە بانگەشەی هەڵبژاردنەوە ئەبینین ئەمانە دەمەکەنەوە چی بە هاوڵاتیانی ئێمەڵێن کە نەیتوانێت لە وەرزی زستانە یەک جلیکانی نەوت بە هاوڵاتی کە ئێمە ئەم خەتەری گرانبوونی بنزینە چەند مانگێک پێش ئێستا ئێمە ڕامانگەیاندەوە لەگەڵ پارێزگاری سلێمانیش قسەمان کردوتمانە ئەگەر بێت و ڕێکاری پێویست نەگیرێتە بەر بە دڵنیایەوە نرخی بنزین بەم شێوازە ڕێزمە ینی نرخەکەی کار ئاسانی بۆ بازرگان و بۆ خاوەن وێزگەی سوتەمەنی بکرێ بە دڵنیایەوە بەم شێوازە تێر ناخوا کە لترێکی بنزین 50 دینار خێری لێ بکات 200 دینار خێری لێ بکات دەکەن پاساڵ دێنەوە بۆ گرانبوونی نرخی دۆلار لە بەرامبەر سوتەمەنی بەڵام لە پێشتریشدا کە نرخی دۆلار لە بەرامبەر 120,000 دابووە نرخی سوتەمەنی جارێکی تر بەرز بۆتەوە بەرزبوونەوەی بەخۆ بینیوە یعنی لێرەدا کەواتەمە پەیوەندی بە نرخی دۆلاری شەوە نییە و بازرگانیە ئایان سیاست و هۆکاری تری لە پشتەوەیە ئەوانە هیچ پاساو نین نرخی دۆلار و نرخی سوتەمەنی ئەوانە ئێمە وڵاتێکی بەرهەمهێنی نەوتین نەوت بەرهەمەهێنین ئەم نەوتە پێویستە خزمەتی وڵاتی خۆمانی پێ بکرێ هەر ئەمڕۆ ئەو بۆ ڕێیکە ئەڕا بۆ تورکیا بۆ ڕێکی لێلاداتەوە بۆ کۆمپانیای کار بۆ پاڵاوگەی کار و بۆ بازیان و بۆ سورقاوشانی دوکان کێشەی بنزین بە دڵنیایەوە نرخی سوتەمەنی بە تەواوی دابەزی خۆمە هیچ گرفتێک نییە ئێمە پاڵاوگە هەیە لە هەرێمی کوردستانە ئێمە نەوتی ڕەش دەرەێنی نەوتی خاو دەرێنێ ئیتر کەی پێویستەکە ئێمە چاوەڕێکین لە باشماخۆ لە ئێران و لە بەندەر عەباس و بنزین بێت و نرخی دۆلار بەرز بێ و نرخی نەوت چی باتوانە ئێمە لەبەرەوەی خۆمان بەرهەمێنی نەوتین پێویستە بەشێک لەو نەوتە دابین بکرێ بۆ پێداویستی ناوخۆ ئیتر ئەمە هیچ مبەڕێک نییە نرخی دۆلارەوانە بەڵێ وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو ڕێنمایانەی کە دەری کردێ ئێستا بە پێ ئەو ڕێنمایان ئەگەر بارەڵگرێکی سوتەمەنی لە باشماغ یاخود لە پەرۆستان یاخود لە هەر دەواازەیەکی تر هاتی بێت پێشووتر 350 بۆ 500 یان 450,000 پارەی لێوەرگیرا بێ بە ناوی باج و ڕسومات و کۆمپانیای مشەخۆر و کۆمپانیای گەندەڵ و کۆمپانیای شخصی ینی چاو لە گیرفانی خەڵک ئێستا ملیۆنی دینار وەرەگیرە لەو بارهەڵگرانە هەروەها من سەیر و سەمەرەترین شتی ئەم بەنا حکوومەتە بۆ هەر تەنێکی سوتەمەنی بنزین $7 وەرەگرێ بۆ ڕێگاوبانەکان کە مەبلەغێکی زۆرەکە تەنها پشکی سلێمانی ساڵانە نزیکەی $12 ملیۆن $1 دیار نییە ئەمانە بەڕاستی کۆمەڵێک بە ناوی جۆراوجۆر و بە شێوازی جۆراوجۆر پارەیان خستە سەرهێنانی ئەم سوتەمەنیەوە هەروەها بازرگانەکانیش بە قازانجی زۆر تێر ناخۆن و هەروەها وێزگەکانی سوتەمەنی ئێستا لە ناو شاری سلێمانیە خێرە وێزگێکی سوتەمەنی نزیکەی نرخەکەی نزیک بێتەوە لە $1 نیم ملیۆن بەسەرەوە ئێستا ڕێگە بدەیت لە ناو سلێمانیە کۆڵان گیراوە کراوەتە بنزینخانە ژێر وتێل بنزینخانەیە ماڵ تەنیشت ماڵ بنزینخانەیە تەنیشت قوتابخانە بنزینخانەیە یعنی سلێمانی خەریکە بێتە شاری بنزینخانە یعنی ئەمە گەر خێرێکی زۆری تیانە بێ بە دڵنیایەوە ئەمە ناکرێ وەزارەتی سامانە سروشتیەکان کەم تەرخەمی یەکەمە لەبەرەوەی هیچ ڕێنماییەکی نییە بۆ کۆنتڕۆڵکردنی نرخ
و هەروەها ڕێنمایی دەرەکا بۆ زیادکردنی نرخ و ئەم بازرگانانەش بەڕاستی کۆمەڵێک بابەت هەیە لە هێنانی سوتەمەنی و قۆرخکاری و قۆرخکردنە بەڕاستی ئەمانە هەر وای کردە بە دڵنیاییەوە بەم شێوازە بڕا بە دڵنیایی نرخی سوتەمەنی گرانتر و گرانتری ژەبێ. باشە کاکەریم تۆ باسی ئەوە دەکەی کە دەڵێیت کۆڵانە لە کۆڵاندا بەنزینخانە دروستکراوە تەنیشتی ماڵە بەنزینخانەیە ئەمە کە مەترسی هەیە هەم لەسەر هاوڵاتیان و هەم خێرەکەشی بۆ هاوڵاتیانە بەڵام پارێزگار چۆن ڕێی بەمەداوە چۆن ئیجازە و مۆڵەتی بەمەداوە کە لە کۆڵاندا یاخود تەنیشتی ماڵ بکرێت بە بەنزینخانە ئەمە کە مەترسیشی هەبێت. پارێزگاریش من نەیشارمە لێرەوە بەداخۆ پارێزگاریش بووە بە بەشێ لەم سیستەمە حکومڕانیە سەقەتەی کە حکومداری هەرێمی کوردستانە پارێزگاریش بووە بەشێ لەو سیستەمەوە داخلی ئەو سیستەمە بووە و بەداخۆ پێشووترەمان بینی چی ڕیکلامێکی کرد بۆ بەرژەوەندی هاوڵاتیان و چی من ئەیبەم وەرە بەتەحەداوە پێڵێم ئەچین کۆڵانەکانی پێ بشارە دەم کە بە نووسراوی ئەوان کراوە بە بەنزینخانە باشە چی هەڵێکی هەیە پارێزگاری سلێمانی بۆ دابەزاندنی نرخی سوتەمەنی هەموو ڕێکارەکانی پێڵێم لە مەرزی باشماخۆ هەتا بەنزین داخلی خەزانەکانە بێ و داخلی بەنزینخانەکانی شەبێ باشە دەیان جێگەی زۆر نەشیاو کراوە بە بەنزینخانە نێوان و تێل کراوە بە بەنزینخانە باشە شوێنی گەشتیاری کراوە بە بەنزینخانە بڕۆ تانجەرۆ ببینە لە ئەفغانستانیشە شوێنی وا بێ سەروبەر و ژینگە پیس و ئەنواع خراپ جۆری بەنزین و ئانە هەن لەوێت تێکەڵێکن شوێنی وا لە ئەفغانستان و لە وڵاتە دواکەوتەکانی باشووری ئاسیایشان نیە باشە لە وڵاتەکانی قاڕی ئەفریقایشە شتیوان نیە بەداخۆ ئەم حکومڕانەیە کە هەیە هەر لە سەرۆکی حکوومەتەوە بۆ پارێزگار بۆ تەواوی ئەو جوگانەی کە هەیە سیستەمێکە کە ئەم سیستەمە بەڕاستی هیچ خزمەتێکی هاوڵاتی پێ نییە تەنها فکر لەوە ئەکاتۆ کە گیرفانی هاوڵاتی بڕوتێنرێتەوە بۆ کێی بەرپرس و کێی نزیک لە بەرپرس و کێی قاوەنی کۆمپانیا بۆ ئەوانە باشە کاکەریم کەواتە لێرەدا مەبەست چییە دەتەوێت هیچ خزمەتێکی پێ نەما ئەمانی کە لێرەدا باسێکی مەبەست چییە کە بەڕاشکاوی کە وەک دەڵێڵیت کات من بەڵگەم پێ یاخۆت هەمووان بابەتانی لێرەدا باسەکەی مەبەست کێیە مەبەستم ئەوەیە کە ئەم حزبانەی حکومداری کوردستانەکەن و ئەو کۆمپانیانەی کە هێنانی سوتەمەنین و لە بوارەکانی دیکان و بەنزینخانەکانە و یەکە کارگێڕەکانە و ئەنجومەنی وەزیرانە و وەزارەتی سامانە سروشتیەکانە و ئەو ڕێنمایە سەقەتانەیە کە وەزارەتی سامانە سروشتیەکان دەریەکە وڵات ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان دەریەکە ئەسڵەن ئەگەر ڕێناو خەڵکا ئەو ڕێنمایانە دەرناکەن ئەسڵەن ئەگەر بزانن گیرفانی خەڵکی تایە ئەو ڕێنمایانە ئەدڕن و بە شەرم لە کورسیەکانیان هەڵەسن ئەگینا وڵاتی نەوت بنێرێتە دەرۆ زۆر عیبەیە زۆر شەرمەکە کە ڕۆژانە خاوەن بەنزینخانەیەک 50 دینار بخاتە سەر لتری بەنزینەکەی ئێمە لە ڕۆژاوای کوردستانە بینین کە ئەو وڵاتە ئەو هەرێمەی ئەو بەشەی هەرێمی کوردستان ئەو بەشەی کوردستان چی وەزئێکی نێودەوڵەتی تایە و ئەبینین نرخی سوتەمەنیەکەیشی چییە چونکە بەشێک لە سوتەمەنی بەشێک لە نەوتی وڵاتەکە بۆ بەرژەوەندی خەڵکەکەی بەکارهێنێ کاکە ئێمە هیچمان ناوێت لە کوردستانە هەر ڕێژەیەک لەو نەوتە کە دەرهێنرێ ئەوەکەی هەمووی ئەدزن ئەوەکەی هەمووی ئەبەن هەمووی کەس داهاتی نابینێ کەس خۆی نابینێ نازانین چی ئەکرێ بەس تەنها بەشێک لەو نەوتە کاکە وەکو خێریش ببیدەن بە پاڵاوگەکان بە وڵاتیان ئێمە لە زستانە نەوتی بێ و بەنزینەکەیشی بە ئاسانی دەست بکە ئەگەر بێت و بەفرێک ڕێی باشماق بگرێ لێرە سوتەمەنی گرانە بێ ینی بە بەنزین گرانە بێ ئەخرەمانە ئەمە حکومداری وا نابێ پێویستە لە چوارچێوەی حکومداری ئێمە و سەرۆکانەی کە سەرۆتی ناوخۆیین پێویستە سوودی بۆ ناوخۆی خۆمانە بێ زۆر باشە کاکەریم ئەو قسانی تۆ لە ئێستادا کە باسی دەکەیت لە قسەی هاوڵاتیەکی ناڕازی دەچێت نەقسی لەوەی کە ئەندامی ئەنجومەنی پارێزگا بیت و بەڵام لە هەمان کاتیشدا لە دوورەوە سیرکرێ پارێزگاری سلێمانی لە فراکسیۆنی گۆڕانە و بەڕێزیشت لە فراکسیۆنی گۆڕانایت و بەشداری لە ئەنجومەنی پارێزگای ئایا ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگا دەتوانن پارێزگار بانکن لێ پرسینەوەی لێ بکەن لە ئاست ئەم هەموو کەم و کوڕیانەدا جارێ بەنسبەت ئەوەی کە پارێزگاری سلێمانی لە فراکسیۆنی گۆڕانە من 4 ساڵە لە ئەنجومەنی پارێزگاری سلێمانی هیچ ئیلتزامێکی بە فراکسیۆنی گۆڕانەوە نییە
هیچ پەیوەندیەکی بە فراکسیۆنی گۆڕانەوە نییە باشە چەندێک پەیوەندی بە فراکسیۆنی یەکێتیەوە پێچێ باشتر پەیوەندی لەگەڵ فراکسیۆنی یەکێتی ئابێت تا فراکسیۆنی گۆڕانەمە یەک چونکە تا ئێستا لە هیچ کۆبوونێکی فراکسیۆنی گۆڕانە نەبووە و نەژبووە تاکو ئێستا و هیچ ئیلزامێکی بە فراکسیۆنی گۆڕانە نەبووە بەڵێ ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەسڵاتی لێپرسینەوەی هەیە و دەسڵاتی وەرگرتنەوەی پۆستەکەیش هەیە بەڵام ئەنجومەنی پارێزگای سلێمانی من بۆ خۆمەکو سەرۆکی لیژنەی وزە بانگم کردو بۆ لێپرسینەوە بەڵام بەداخەوە ئەو ڕوحێتە لە ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانیە نابێنم ئێستا من ئامادەم بانگی کەم بۆ لێپرسینەوە بەڵام بەداخەوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیشا پێچێ بەربەست دروست بکرێ بۆ لێپرسینەوەکردن لە پارێزگاری سلێمانی و لە تەواوی بەرپرسە باڵاکانی ناو سنووری پارێزگای سلێمانی بەڵام من ئێستا لە لێپرسینەوەکانی جیهەتە چاودێریەکان وەکو پەرلەمان وەکو ئەنجومەن ئەمانە تەواو بێئەمەل بووم چونکو چاڵێ بە چەپڵە بە دەستێک لێ نادرێ من وەکو سەرۆکی لیژنەی وزە ناتوانم بە تەنها پارێزگاری سلێمانی بهێنم لێپرسینەوە لێ بکەم ئەگەر لیژنەکە کاکەریم بۆچی ئەو ڕۆحیەتە نەماوە ناو ئەنجومەنەکەدا مەبەست چی بوو لەوە کە با بە ڕاشکاوی ئەو ڕۆحیەتە بۆ نەماوە کە پارێزگار بانگ بکرێ بۆ لێپرسینەوە مەبەست چی بوو لەوە خۆ دەزانی لە هەرێمی کوردستانە باڵباڵێن و نازانم پێڕێن و حزبێن و چی ئەوە وای کردێ کە بەرژەوەندی گشتی بەلاوە نراوە بەڕاستیەکەی من هەر ئێستا سوورم هەر ئێستا ئەمڕۆ بانگی پارێزگاری سلێمانی بکەم بۆ لێپرسینەوە بانگی بڕێبەراتینەوە و کانزاکانی سلێمانی بکەم بۆ لێپرسینەوە بەڵام ئەمە مبەڕیرێکیش نییە بۆ ئەوان بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان هاوکار بووە لەگەڵ ئەمانە بۆەوەی کە نرخی سوتەمەنی و بەنزین بەم شێوازانە باشەکەواتە وەک فراکسیۆنی گۆڕان تۆ باز لەوەش دەکەیت دەڵێی 4 ساڵە پارێزگاری سلێمانی هیچ پەیوەندیەکی بە فراکسیۆنەکەمە نەماوە کەواتە فراکسیۆنی گۆڕانیش ناتوانێت کە پارێزگاری سلێمانی لەسەر پشتی فراکسیۆنی گۆڕانە لێپرسینەوە بکات کە بۆچی بێخەمە لە ئازەم هەموو داواکاری خەڵکی پارێزگای سلێمانی پەیوەندی فراکسیۆن ئەمە پەیوەندی شخصی و کۆمەڵایەتیم ناوێ من لەگەڵ پارێزگاری سلێمانی من پەیوەندی شخصی و کۆمەڵایەتیم ناوێ لەگەڵ هیچ بەرپرسێکی ئیداریە من پەیوەندی ئیش و پەیوەندی ئیداریمەوێ پەیوەندی خزمەتکردن هاوڵاتیانمەوێ تا ئێستا پارێزگاری سلێمانی نەهاتۆتە کۆبوونەوەیەکی فراکسیۆنی گۆڕانە دابنشێ گوێ لە خەمەکانی خەڵک بگرێت لە ناو فراکسیۆنی گۆڕانە باشە تا ئێستا نەهاتووە لەگەڵ پرسوڕایەک بە فراکسیۆنەکەی خۆی بکاکە بەدەنگی بە پشتیوانی ئەو فراکسیۆنە و بەدەنگی ئەو فراکسیۆنە چۆتە بۆچی کاکەریم ئەمە پەیوەندی بە فراکسیۆنەکەەوە نەماوەیە خزمەتکردنی خەڵ لەکوێ ئەوە خۆی زانێت چۆن جواب بداتۆ لای من نییە کارەکەی زۆر باشە کەواتە لێرەدا ئەم هەموو گیر و گرفت و کێشەیە هەیە بۆچی لە ئێستادا ئەوەی کە تۆ باسیەکەی کەواتە لێرەدا تەواو سوتەمەنی کەوتۆتە دەست بازرگانان هیچ شتێک لە دەستی ئەوەشان نەماوە کە چارەسەر بکرێ و هاوخەمی هاوڵاتیان بێت من وەکو مامۆستا کەریمی سەرۆکی لیژنەی وزە بەبێ هیچ ئیمکانێتێکی ئیداری و بەبێ هیچ ئیمکانێتێکی هونەری ناتوانم بەرەکاری دەسڵاتێکی ئەنجومەنی وەزیران وەزارەتی سامانە سروشتیەکان تۆڕێکی مافی ئاسایی بازرگانی سوتەمەنی و بەنزیرخانە ئەوانەمان پێ بکرێ بۆیە ئەم بابەتە بابەتێکی زۆر قورسە و پێویستە هەموو من بە تایبەتی ڕوو لە دادگاکانەکەم و ڕوو لە داواکاری گشتیەکەم پێویستە هەمومان بینە خەت وا بکەین هەر بەرپرسێک لە هەر بەرپرسیارەتیەکە هەیە لێپیچینەوەی ئیداری و یاسایی لەگەڵا بکرێ ئەگەر دوو بەرپرس لێپێچینەوەی یاسایی لەگەڵا بکرێ بە دڵنیایەوە بە تۆماتیکی ئەم شتانە چێتە شوێن خۆی بەڵام ئەو ئاسانکاریانێ هەم بۆ بازرگانانەکرێەوە هەم بۆ گرانکردنی نرخەکرێ ئازانکاریەکە کە زۆر باڵاترە لەوەی کە ئێمە بتوانین بە لیژنەیەک یا بە شەخصێک یا بە چەند کەسێک ڕێ لێ بگرین باشە کاکەریم وەکەوەی کە دەڵێ من بەتەنیا ناتوانم لێپرسینەوە بکەم و دەبێت پاڵپشتمە بێ بەڵام دەتوانیت لێرەوە بەڵگەکان و چارەسەر و هۆکارەکەش بخەیتە ڕوو کامە چیە ڕۆژ بە ڕۆژ بە پلەبەندی هەر نرخی لیترێک 25 دینارە چێتە سەرەوە بەبێەوەی هیچ کەسێکیش ڕوونکردنەوە باو هاوڵاتیش دەڵێت حکومەت مەبەستی بێ دەتوانێت لە 24 کاتژمێرە چارەسەری کا بەڵام نایکە منیش لەگەڵ دەنگی هاوڵاتیانە حکومەت مەبەستی بێ لە نەک 24 کاتژمێر لە 4 کاتژمێرە ئەتوانێت چارەسەریکە چونکە نەوتی خاوی خۆمان بدرێ بە پاڵاوگە ناوخۆیەکان بە دڵنیایەوە ئەم گرفتە چارەسەرە بێەوە نرخی سوتەمەنی جێگیرە بێ حکوومەتی عێراق بەو هەموو شێوازەی کە ڕەخنەی لەسەرە نرخی سوتەمەنیەکەی داعش هات هە 450 دینار و نرخی دۆلار چووە دابەزی هەر بە نرخی نەو دابەزی هەر 450 دینار و نرخی دۆلار بەرز بۆتە هەر 450 دینارە چونکە
نرخی سوتەمەنیەکەی مستەقرە ئێمەش پێویستە لە ناوخوا کارێک بکرێ ئەم سوتەمەنیە بە شێوازێک ڕێک بخرێکە ئیتر ئەم بەرز و نزمیە نەمێنێ حکوومەت ئەتوانێ ئەمە بکە ئەنجومەنی وەزیران ئەتوانێ ئەمە بکە وەزارەتی سامانە سروشتەکان ئەتوانێ ئەمە بکە حزبەکانی بەشداربووی حکوومەت ئەتوانن ئەمە بکەن ئەگەر ڕاستکەن و لەگەڵ دەنگدەر و لەگەڵ بەرژەوەندی خەڵبن ئەگەر ئەمانە زۆر کاری ئاسانن شتێکی قورس و قەبە نییە نەوتی ناوخۆ بۆ پاڵاوگەکان زۆر ئاساییە زۆر شتێکی ئەو تەنکەرێکاچێ بۆ خۆرمەڵە لە گەرمیانۆ لا بداتە بازیان بە تێچوویە کە بە دڵنیایەوە نرخی بەنزینیش جێگیرە بێەوە ئەم گوشار و ئەمانش دروست ناکرێت بەڵام بەم شێوازەی کە ئێمە ئەیبینین بە دڵنیایەوە ئەبێ چاوەڕانی بەرزکردنەوە بین و ئەگەر بەرپرسە ئیدارەکانیش لەگەڵ ئەو قسەی من نین وەرن بابینە خەت هەموو گوشارەکان بخەینە یەک جا بزانین ئەتوانین نەوتی ناوخۆی خۆمان سوودی لێ ببینین و یاخود ئەتوانین نرخی بەنزین و سوتەمەنی شارانی کە باسیەکەی ئەم ڕێکارانی کە باسیەکەی هێرەدا دراوە بەسەروی خۆتان یاخود تەنها هەر ئاوا قسە بۆ باسی لێکراوە و هیچ پێشنیارێک نەکراوە هەمووی باڵێ هەموویمان داوە بەسەروی خۆمان هەموویمان داوە بە وەزارەتی سامانە سروشتیەکان و پارێزگاری سلێمانیشمان لێ ئاگادار کردوتەوە و لایەنە ئیدارەکانیشمان لێ ئاگادار کردوتەوە لە خاڵە سنووریەکانە هەر لە ڕاگەیاندەکانیشەوە بەڵام ئەمانەی کە حکومداریەکەن نەگوێ لە پرۆژە ئەگرن نەگوێ لە خەڵک ئەگرن نەگوێ لە کەسە دڵسۆزەکان ئەگرن بەس تەنها گوێ لەو کەسانەگرن کە بەرژەوەندیانەیە کە گیرفانیان پڕە بێ کە گیرفانیان پێویستە پڕ بکرێ ئەگینا ئێستا لە مەرزی باشماخ و پەروێزخان ئەوەی کە سنووری دەسەڵاتی چاودێری ئێمەیە دەیان کۆمپانیای مشەخۆر هەیە کە ئەسڵەن هەر زیادن هەر زەرەریانەیە نە قازانج بە ناوی جۆرا و جۆرۆ پارە لە ئەخرێتە سەر ئەو بارەمگرانەی دێت لە زمنیشیان سوتەمەنی باشە و هەروەها ئێستا باش جۆرێک لە بەنزین کە پێوترێ باشکەری سوتەمەنی ئەهێنرێ قۆرخ کراوە بە بەڵگە پێ دەڵێن کێ قۆرخی کردووە بۆ کێ قۆرخ کراوە چەندێ پارە چێتە سەری دەیبەر پرسانی ئیداری لە وەزارەتی سامانە سروشتیەکان لە وەزارەتی ناوخۆ لە ئەنجومەنی باڵای و بەرێنان لە پارێزگای سلێمانی بەڵگەکان دەتوانیت لێرەوە باسکرێت ئەو بەڵگانە چین کە تۆ لە بەردەستە من دوێنە سەردانی داواکاری گشتی سلێمانیم کردە لەگەڵ داواکاریش گشتی سلێمانیشم ئەمانم باس کردە کە سوتەمەنی چۆن ئێنرێت چۆن قۆرەخەکرێت چۆن داها دەچێتە سەری چۆن گرانە بێ لەسەر هاوڵاتیان من لێرەوە بە تەواوی لە بەرپرسە ئیدارەکان مەویست بووم یعنی تەواو ئەوە بووم لەگەڵیان کە ئەمانە چارەسەر ناکەن تەنها لێرەوە من ڕوو لە دادوەرە بەڕێزەکان دەکەم دادوەرە بەڕێزەکان دادگاکان لێرەدا ئەو ڕخنانەشی کە ئاراستی بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنی گۆڕان دەکرێت کەم نین ئێوەش بەشدارن لە حکومەتدا لە هەمان کاتدا لە پەرلەمان هەر دەڵێن حکومەت وەکوتر لە ڕاگەیاندەکانەوە دەڵێن حکومەت هەندێک پەرلەمانتار هەیە خۆی دەڵێ مافیاگەراییە بەڵام هەموو ئەم بەڵگانت هەیە هەموو ئەم قۆرخکاریانە هەیە وەکو فراکسیۆنی گۆڕانیش ئێوە بۆچی ئەم بەڵگانە ئێوەش ڕخنەی زۆر ئاراستەتان دەکرێت کە ئێوەش لە سەرەتادا لە سەرەتای دروستبوونتانە دەنگی خەڵک بوون بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەڵام ئەم بابەتانەش هەمووی هەیە بۆ ناخرێتە ڕوو ئیشی تەواوەتی لەسەر ناکرێت بە من بێوەکو مامۆستا کەریم ئێستا گوڕان لە هەموو حکوومەتێک لەگەڵ یەکێتی پارتیەک ژێتەوە و هیچ ئیتفاقێکیان لەگەڵا ناکا و تەنانەت ئەمە قسەی منە بۆ هەموو حزبێک لە کوردستانە یەکێتی و پارتی بۆ حەجیش هاوڕێتیان بکەی باش نابی باشە بۆ پرۆسەی حەجیش لەگەڵیانە سەرکەوتو نابی لەگەڵیان نەبی بۆ پرۆسەی حەج کە پرۆسەیەکی ئیمانیە باشە هیچ حکومدارێک لەگەڵ یەکێتی و پارتی بەرهەمی باشی نییە پێویستە هیچ پرۆژەیەکیش لەگەڵ یەکێتی و پارتی سەرکەوتو نابێ یەکێتی و پارتی دوو کێخای وڵاتانی نێودەوڵەتی ئەی باشە ئەوە لە ئێستادا بۆ هەڵبژاردننی عراق بۆ بژاردننی داهاتۆ تا لە ئێستادا هەڵپەیمانەتی لەگەڵ فراکسیۆنی یەکێتی کردو لەگەڵ حیزبی یەکێتیدا کە بە یەک لیزدا دەبەزن لە هەڵبژاردنەکاندا و لە هەمان کاتیشدا لەگەڵ پارتیشدا ڕێکەوتنی ترتان هەیە لە پێشوودا ئەوە اتفاقێکی سیاسی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتیە ئەوە پێویستە سەرکردایەتی سیاسی گۆڕان قسەی لەسەر بکەم من ناتوانم قسەی لەسەرەوە بکەم چونکە من لەسەر لایەنە ئیدارەکە قسەکەم پارتی و یەکێتی کۆنتڕۆڵی جومگەی بەشداری لەو بزوتنەوەیەدا کۆنتڕۆڵی جومگەی ئەمنیان کردێ پێشمەرگەیان کردێ دادگاکانیان کردێ بەڵێ پرسیارەکەت تۆش بەشداری لەو بزوتنەوەیەدا و لەو فراکسیۆنە دایت من ڕای خۆم بە سەریحیە گەیەنم و ڕای خۆم گەیاندووە و تێبینی خۆمان گەیاندووە ئێستا من زۆر بە ئاشکرای لێمەوە زۆر بەڕوونی قسە
بەڵێ کاکەریم لە ئێستادا ئەوەی کە دەمەوێت زۆر بە کورتی وەڵامم بیتەوە کێشە و گرفتەکان بەم شێوەیەش کە من دەمەوێت وەڵامی و قسەی وەرگرمەوە نرخی سوتەمەنی بەم شێوەیە بەردەوام بێ بە تایبەت بنزین دەگاتە چەند؟ من بەم شێوازە ئیدارەدانی کەرتی سوتەمەنی بە بردننی نەوت و داهاتی نەوت و نادیارکردنی سەرچاوە و داهاتەکەی لەلایەن پارتی و یەکێتی و ئەم بێدەنگی ئەیبینم لە ئاستی پەرلەمان لە ئاستی حکوومەت لە ئاستی حزبەکان و هەروەها ئەم بەڕاستی بەرژەوەندی خوازی کۆمەڵێ بازرگان و خاوەن بەنزیرخانەکان قەت چاوەڕێی باشتربوونی نرخی سوتەمەنی ناکەم و بە دڵنیایەوە چاوەڕوانی گرانتربوونی یەکەم. بەڵێ سپاس بۆ کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە قەزای کەلارەوە ڕاستەوخۆ لە ناوینی ڕۆژ بەشدار بووی سپاس بۆ ئامادەبوونێت.